پارتی و قڵببوونەوەی جادو بەسەر جادوگەر بادینان لە قەڵای پارتیەوە بۆ قەڵای فرەڕەنگی. پارتی دیموکراتی کوردستان لە هەموو هەڵبژاردنەکانی ڕابردوو دهۆکی وەک قەڵای زەرد پێناسە کردووە. هەمیشە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو سەنگەرێکی قایم بوو بۆ بەدەستهێنانی زۆرترین کورسی. لە دوایین هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەو دەنگانەی پارتی لە دهۆک هێناویەتی بایی 27 کورسی بووە، واتە زیاتر لە نیوەی کورسیەکانی کە 47 کورسیە بە دەنگی بادینان هاتووە. دەرکەوتنی ناڕەزایەتیەکان لە دهۆک لە ساڵی 2010 بەهۆی لێبڕینی موچە و دواتریش خۆپیشاندان دژ بە بوونی بنکە سەربازیەکانی تورکیا لە شیڵاتزێ هاوکات ناڕەزایەتیەکانی زاخۆ بەهۆی خراپی گوزەرانی هاوڵاتیان سەرەتای گۆڕانێکی گەورە بوو لە هاوکێشەی سیاسی بادینان. بە جۆرێک پارتی دووچاری دۆخێکی نوێ کردەوە، چونکە فراوانبوونی ناڕەزایەتیەکانی بە مەترسیەکی گەورە لەسەر ئەو ناوچەیە دەزانی کە بە موڵکی خۆی دەزانێت. بۆ کبکردنەوەی دەنگە ناڕازیەکانی بادینان و ترساندنی خەڵک وەک کاردانەوە بۆ ئەو قۆناغە نوێیە دەستکرا بە دەستگیرکردنی زیاتر لە 80 چالاکوان و ڕۆژنامەنووسی دیاری دەڤەرەکە کە کاریگەریان لەسەر وەشیارکردنەوەی زیاتری خەڵک و ڕەتکردنەوەی دۆخی خراپی دارایی ناوچەکە هەبوو بە ئامانجی کۆتایی هێنان بەو ئاڕاستە نوێیی بادینان. بەڵام کەیسی ئەو چالاکوانانەی بادینان کە تا ئێستا لە دادگایە پیلانەکەی بۆ کبکردنەوەی دەنگی ناڕازی نەک هەر شکست پێهێنا، بە پێچەوانەوە ئێستا بووەتە کەیسێکی نێودەوڵەتی و دەیان بەیان نامەی وڵاتان و میلیۆنامی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی بەدوای خۆیدا هێناوە. ئاوسۆزیەکی زۆری لە بادینان بۆ کەیسەکە و تووڕەییەکی بەرفراوانی بەرامبەر پارتی لێکەوتوتەوە. لە هەڵبژاردنەکانیش بە زەقی کاریگەریەکەی بینرا. بە جۆرێک کورسیەکانی پارتی لە 10 کورسی لە کۆی 11 کورسی بۆ 8 کورسی کەم کردەوە، ئەگەرچی تا ئێستا ئەوەش یەکلایی نەبووەتەوە. هەرچی دەنگەکانیەتی لە 354,000ەوە بۆ 157,000 کەم کردەوە، واتە بە ڕێژەی 144 دەنگەکانی کەم بوویەوە. بە گوێرەی هەندێ داتا یەکگرتو دەیتوانی کورسیەکی تریش لە پارێزگاکە بباتەوە ئەگەر دەنگەکانی زیاتر دابەش بوونایە و لە بازنەی 1 و 2 کاندیدی هەبوایە. بەو پێش سەرەتا 3 کورسی لە کۆی 11 کورسی لەلایەن لایەنەکانی دەرەوەی پارتی نوێنەرایەتی دەکرا. ئێستا ڕاگەیەندراوی نوێی کۆمیسیۆن ئاماژە بۆ دەکات کورسیەکانی یەکگرتو بۆ 1 کورسی کەم بۆتەوە. هەرچۆنێک بێت چاودێران پێیان وایە ئەوە سەرەتایەکی باشە بۆ گواستنەوەی دەڤەرەکە لە یەکڕەنگیەوە بۆ فرەڕەنگی. لەمەشەوە دەردەکەوێت پارتی نەک هەر نەیتوانی دەنگی ناڕازی بەهۆی دەستگیرکردن و سزادانی ئەو چالاکانە کەپ بکاتەوە، بەڵکو بە پێچەوانەوە بەرەی ناڕازی زیاتر بەهێز کرد. بەڵام بەهۆی ئەوەی تا ئێستا وەک پێویست سەرکردایەتیەکی بەهێز نییە لە بادینان پێشەوایەتی ئەو ڕەوتە ناڕازیە بکات، نەتواندراوە نوێنەرایەتیەکی ڕاستەقینە و بەهێزی جەماوەری بادینان لەسەر ئاستی کوردستان بکرێت.